جالاوە با بچینە لای هەواڵێکی دیکەمان. ئەم هەواڵەمان تایبەتە بە شاری سلێمانی. ئۆرکێسترای سیمفۆنی سلێمانی کۆنسرتێک ساز دەکات لە شاری سلێمانی. ئۆرکێسترای سیمفۆنی سلێمانی بەڕابەری هانس ڕۆتمان سۆلۆی ڤایۆلۆن و ئاکۆ عەزیز یەکەم کۆنسرتی ساڵی 2025 پێشکەش دەکات لە ڕۆژی شەممە 7/5/2025 کاتژمێر 6 ئێوارە لە تەلاری هونەری شاری سلێمانی و کۆنسرتەکە ساز دەکات و کورسات مەگەزینیش لەو ڕۆژەدا بڕگە و راپۆرتی تایبەتی بە کۆنسرتەکە پێشکەش دەکات. پەیوەند ئەبێ من و تۆ هەر جارێک بڕۆین بۆ سەمفۆنیا و ئۆرکێسترای سلێمانی، چونکە بەڕاستی من زۆر حەسم لێ جاری کەش باسمان کرد لە میوانێکمانە بۆ کە میوانەکەت بیر مابێت. من زۆر حەزم لێ فێری چەلۆ بم، چەلۆ تاقی بکەمەوە. ئینشاڵڵا فێرێکی جارێک گەنجی ئەتوانیت کاتە بەردەم تۆ ماوە تۆش بەتەما بووی فێر بیت. هەردووکمان بەتەما بووین، جا من تۆ هاوتەمەنیشین بۆ یانی ئەگەر تۆ گەنجی خۆشم گەنجە. بەس کەشفیمەکە باشە. شڤان سەگرمە کۆنسرتێکی میوزیکی لە جانکۆی سلێمانی ساز دەکات. با پێکەوە بینەربی. دوێنێ لە کۆلێژی هونەری زانکۆی سلێمانی بەشی میوزیک لە هۆڵی قادر دیلان کۆنسرتی کۆتا ساڵی خوێندنی شڤان سەگرمەی کوڕی هونەرمەند دکتۆرە عەبدوڵڵا جەمال سەگرمە جێی ئاماژەیە. کۆنسرتەکە هەر بە سەرپەرشتی دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمە و بە هاوبەشی مامۆستا کۆمیکۆ ئۆکۆمۆرە بە ناونیشانی کۆنسرتی کۆتا ساڵم بەڕێوەچوو. هەر لەو کۆنسرتەدا چەند پارچە میوزیکێک پێشکەش کرا بۆ جێگەی سەرنجی ئامادە بووە.